براکان یەکەم شت ئەمە با بڵێن جەنازەکەیە دانراوە. یەکەم شت چی لێەکەین؟ دەی لای سەرێوە تۆزێک سەری بەرز ئەکەیتەوە. طبعاً جلەکان لەبەری دانرێ، جلەکان نامێ عەزیەتی بدەین. ئەگەر ئەوە بێ ئەیبڕی و لایەدەی، ئەیبڕی و لایەدەی بۆ ئەوەی عەزیەتی نەدەی. یەکەم حاڵەت لای سەرێوە تۆزێ بەرز ئەکرێتەوە. طبعاً هین ناکرێت، هەلێرەوە ئەوسیەکەیتەوە، دەست دێری بەسکیا دوو جار سێ جار بۆ ئەوەی چی لە ناو سرێ دەربچێت. یەکەم شت پێش ئەوەی هەموو جلەکانی دابنێی، پارچەیەک ئەدەیتە بان عەورەتی ئەو کەسەیە، بە هیچ شێوەیەک نابێت سەیری بکە، حتا ئەو کەسەی ئەیشوات، و حتا ئافرەتیش بێ ئافرەت نابێت سەیری بکە، سەیری عەورەتی بکات. ئەمە یەکەم حاڵەتە، بە هیچ شێوەیەک ئەمە لا نادرێت، بە هیچ شێوەیەک لا نادرێت. ئەو جاوتمان تۆزێ سەری بەرز ئەکەیتەوە، دەست ئەوێنی بەسکیا، ئەمە حاڵی یەکەم. دووەم پێیەکانی هەر جاری پایەکی تۆزێ بەرز ئەکەیتەوە دایەنێتەوە. ئەوجا ئەو کەسەی ئاوەکا بەدەستیە ئیتر سۆندە بێ یان با بڵێن بەمەسینە بێ، ئەو نەفەرەی وا ئەیشوا دەستی درێژەکاتە کاهاست ژێهینەکەەوە ئەرێرەوە لە بان پەڕۆکەوە ئاوەکا بێتە بان پەڕۆکە، ئەبێ چەپیشی لەدەست بێت. ئەگەر چەپەکەت دەڕیش بێ باشترە. ئەوجا ئەلەبێەوە ئەرێرەوە تۆ ئاوەکا بێتە بان خانەکە، بان قماشەکە. دەست درێژەکە یەکەم ئەو شوێنەی شوێنی تاراتی بە کاملی پاک ئەکاتەوە. ئەوەی پاک کردەوە یەکسەر ئەو دەستکێشە فڕێدە، ئەوجا دەستنوێژی پێ هەڵەگرێت. لە لای طبعاً ڕاستەوە خۆ چۆن دەستنوێژ هەڵەگری ئەوە